ماکدۆناڵد براندە فرۆشراوەکە. ڕایکرۆک لە ویلایەتی شیکاگۆی ئەمریکا لە 5 تشرینی یەکەمی ساڵی 1902 لەدایک بووە. لە تەمەنی 15 ساڵیەوە دەست بە کارکردن دەکات. یەکەمین کاریشی وەک شۆفێری ئۆتۆمبیلی فریاکەوتن لە ڕێکخراوی خاتی سوور بووە لە ماوەی جەنگی یەکەمی جیهانیدا. دواتریش چەندین کاری تری کردووە وەک فرۆشتنی کوپی کاغەزی و میوزیک ژەنین لە ڕێستۆرانتەکاندا. سەرەتای دامەزراندنی ماکدۆناڵد دەگەڕێتەوە بۆ دوو برا بە ناوەکانی ڕیچارد جەیمز ماکدۆناڵدز و مۆرێز ماکدۆناڵدز کە سەرەتا لەسەر یەکێک لە شەقامەکان خواردنی هۆتدۆگیان دەفرۆشت. دواتر بەرە بە کارەکەیان دەدەن و لە ساڵی 1940 ڕێستۆرانتێک لە کالیفۆرنیا دەکەنەوە بە ناوی ماکدۆناڵد. لەم کاتەشدا ڕایکرۆک وەک فرۆشیارێکی گەڕۆک بە ئامێرێکی دروستکردنی خواردنەوە سەوڵیەکانەوە بە شەقامەکاندا کاری دەکرد. زۆر جاریش لە ماکدۆناڵد خواردنەوەی بە کڕیارەکانی دووبراکە دەفرۆشت. بەڵام دوای ماوەیەک بەرەبەرە کارەکەی بەرەو کزی دەڕۆشت. ئەوەش بووە هۆی ئەوەی کە ئیتر دەبوو دەست بەرداری کارەکەی ببێت بە دوای کارێکی نوێدا بگەڕێت. لەو کاتەدا بیرۆکەیەکی باشی بۆ دێت و ێ سەردانی دووبراکە دەکات. بیرۆکەکەیان پێشکەش دەکات کە بریتی بوو لەوەی کە ماکدۆناڵد بکەنە زنجیرە ڕێستۆرانتێک بە شێوەیەک کە چەندین لەق لە ویلایەتەکانی تری ئەمریکا بکەنەوە. هەروەها خزمەتگوزاری زیاتر بۆ سەردانکەرەکانیان زیاد بکەن. بەو شێوەیەش ئەوان بە بیرۆکەکەی ڕازی بوون. کرۆکیش بوو بە یەکێک لە بەرهەمهێنەرەکانی ماکدۆناڵد. لە ساڵی 1955 توانیان یەکەمین لقی خۆیان لە فارنشایز لە ویلایەتی ئەلینۆ بکەنەوە. دووبراکە و کرۆک بۆ ماوەیەکی زۆر پێکەوە کار دەکەن، سەرکەوتنی باش بەدەست دەهێنن. بەڵام دواتر بەوەی ڕاوبۆچوونی جیاوازی کرۆک لەبارەی بەرهەمهێنان و سەرکێشیکردن لە بڕیارەکانیدا ناکۆکی دەکەوێتە نێوانیانەوە. دوجار لە ساڵی 1961 دووبراکە ماکدۆناڵدز و ناوە بازرگانیەکەیان دەفرۆشن بە کرۆک بە بڕی 2.7 ملیۆن دۆلار. بەو شێوەیە کرۆک دەبێتە خاوەنی فەرمی ماکدۆناڵد. کرۆک لە ساڵی 1955 ماکدۆناڵد دەکاتە کۆمپانیایەک. لە هەمان ساڵیشدا یەکەمین ڕێستۆراند لە شیکاگۆ دەکاتەوە. پاشان پەرەی پێدەدات لە چەندین ویلایەتی تریشدا لقەکانی دەکاتەوە تا ساڵی 1960 دەبێتە خاوەنی 200 لق. کرۆک لە بواری بەرهەمهێنان زۆر لێهاتوو بوو، خاوەنی پلانێکی ورد بوو، هەمیشە چاودێری ورترین کاری ڕێستۆرانتەکانی دەکرد. هەر ئەوەش نهێنی سەرکەوتنەکەی بوو. هەروەها لە ساڵی 1962 پیتەکانی MMY کردە هێمای کۆمپانیاکەی. لە ساڵی 1963 بووە خاوەنی 500 لق. کرۆک لە ساڵی 1965 پشکی کۆمپانیاکەی دەکاتە بۆرسەی جیهانیەوە. بەوەش دەبێتە یەکەمین کۆمپانیای خواردنی خێرا کە پشکی هەبێت لە بۆرسەدا. پاشان لە ساڵی 1972 بڕیار دەدات کە کارەکەی بباتە دەرەوەی ئەمریکا. سەرەتاش یەکەمین لقی لە ئینگڵتەرا دەکاتەوە. دواتر بەرەو ناوچەکانی تری جیهان دەڕوات تا دەگاتە ژاپۆن. کرۆک لە ساڵی 1974 خۆی خانەنشین دەکات. لە ساڵی 1984 بەهۆی نەخۆشی دڵەوە کۆچی دوایی دەکا و بڕاندێکی جیهانی گەورە لە دوای خۆی بەجێ دەهێڵێت. ئەو بڕاندەی کە تاکو ئێستاش بەردەوامی هەیە و تەواوی جیهان ناوەکەی دەناسن.